یعنی ئەگەر ئافرەتێکی دووجیان مشکلەی غودەی هەبێ غودەکە ئیش نەکا ڕەنگە بێتە هۆی گەشە نەکردنی مێشکی کۆرپەلک. کەسێکە غودەی تەمبەڵ هەبێت وا دەکات بۆ نمونە کێشی زیاد بێ. غودەی تەمباڵ کێشی مرۆڤ زیاد دەکا ئەگەر دەرمان وەرنەگرێت. دکتۆر غودە لە ژناندا باوترە یاخود لە پیاواندا؟ لە ژنان باوتر. لەبەر چی؟ پەیوەندی هەیە بە هۆرمۆنەوە. غودە تەمبەڵەکە وای لێ دەکا کەسەکە سز ببێ، بیرکردنەوەی خاو ببێ، شت لە بیر بکاتن و بێتاقەت و تەمبەڵ دەربکەوێت. سڵاتان لێ بینەرە و کاتتان باش. لە هەڵقەی ئەمڕۆماندا باسی غودە دەکەین. وەکو دەزان بەشێکی زۆری خەڵک دووچاری ئەم کێشەیە بۆ کە غودەی تەمبەڵ یاخود غودەی چالاک. بۆ مەبەستە بە میوانداری دکتۆر سەمیر بەرزنجی پسپۆڕی نەشتەرگیری غودە و گرێ لەگەڵمان بن چەند پرسیارێکمان ئامادە کردووە تاوای وەڵامەکان وەردەگرین. فەرمون. کاکتۆر زۆر بەخێرێ. زۆر سپاس سەلامت بێت. دکتۆر دەمە یەکەم جار لەوە دەست پێ بکەین ئەگەر پێمان بڵێ غودە چیە یاخود پێناسەیەکی غودەمان بۆ بڵێ. خۆی غودە ڕژێنێکە دەکەوێتە بەشی پێشەوەی ناوەڕاستی مل. هەموو مرۆڤێک غودەی هەیە، غودە نەخۆشی نییە، بەڵام چەند نەخۆشیێک تێدا دروست دەبیت. هەندێک نەخۆشی هەیە لە فرمانەکانی غودە دروست دەبی لە ئیشکردنی، وەکو غودەی تەمبەڵ یا غودەی چالاک سەریع، هەندێک جار غودەی ژەهرایی پێ دەڵێن. وەندێک نەخۆشیش هەیە لە شێوەی غودە دروست دەبیتن. مەسەڵەن غودەکەی گەورە دەبیتن یا غودەکەی دەپوچێتەوە گچکە دەبی یان چەند جار گری تێدا دروست دەبیت. دکتۆر پێم خۆش یەکەم جار ئەومان پێ بڵێ ینی ئەرکی سەرکی لە لەشدا چێ بۆ نمونە غودەکە لە شێمەدا هەیە؟ غودەی دەرەقی ڕژێن هۆرمۆنێک دروست دەکاتن بە ناوی هۆرمۆنی تایرۆکسین. ئەو هۆرمۆنە کاریگەری لەسەر هەموو خانەکانی لەشی مرۆڤ هەیە، لەسەر هەموو کۆئەندامەکان، هەڵدەستێ بە ڕێکخستنی لێدانی دڵ، جوولەی ڕێخۆڵە، هەناسەدانی مرۆڤ، تەنانەت کۆرپەلە لە ناوچی دایکی بەهۆی ئەو هۆرمۆنەوە دروست دەبێ و گەشە دەکات. یعنی ئەگەر ئافرەتێکی دووجیان مشکلەی غودەی هەبێ غودەکە ئیش نەکا ڕەنگە بێتە هۆی گەشە نەکردنی مێشکی کۆرپەلەکە. چەندان مشکلی تری ڕەنگە لە بۆ دروست بکات. بڵێ دکتۆر ئەمە زۆر جار دەپرسن دەڵێن غودە کاریگەری هەیە لەسەر پلەی گەرمی لەشمان یاخود بۆ نمونە چەند زیندە چاڵکێک هەیە لە ناو لە شیێمەدا کە ئەمە زۆر کردار هەیە دەیکاتن. بۆ نمونە ئەگەر کەسێک غودەی هەبێت چۆن بیناسیتەوە یەکەم شت کە زۆر گرینگە بۆ هەموو کەسێک چۆن هەست پێ بکەین کە بۆ نمونە ئەمە غودەیە؟ خۆی غودەی دەرەقی لەگەر ڕژێنی ژێرمێشک ئەوانە پێکەوەکو سێرمۆستات ئیش دەکەن، هەڵدەستن بە ڕێخستنی پلەی گەرمی لەش. ینی ئەگەر کەشەکە سارد بیت ئەو غودەی ژێرمێشک وا دەکات ڕژێنی دەرەقی هۆرمۆنی زیاد دروستکاتن پلەی گەرمی لەشت بەرز بکاتەوە و بە پێچەوانەوەش. یانیگە کەشەکە زۆر گەرمبی غودەکە کەمتری ئیش دەکات لەوەی کەسەکە گەرمای نەبی. بەڵێ ڕێکخستنی پلەی گەرمی لەش یەکێکە لە فەرمانەکانی غودەی دەرەقی. زۆر باش. دکتۆرۆکو باس کرد گوتت غودە نەخۆشی نییە. کەسانێک چۆن بتوانن بۆ نمونە خەڵک بزانێتن بۆ نمونە ئەمە غودەیە؟ یعنی وەکو گوتت کە چەند نیشانەیەک هەیە بۆ نمونە وەکو پلەی گەرمەیە یا خودەندێک شتتر هەیە چیتر هەیە بۆ نمونە بتوانین بیناسینەوە؟ لە غودەی تەمبەڵەکە دەست لە غودەی تەمبەڵ دەست. غودەی تەمبەڵ ئەمە وەکو گوتمان ڕژێنی دەرەقی ئەو هۆرمۆنی کە دروستی دەکات کاریگەری لەسەر هەموو کۆئەندامەکانی لەش هەیە کە ئەو غودەی کەم ئیشی کرد هەموو مرۆڤەکە هەموو کۆئەندامەکانی سز دەبی لەگەڵەوی. بۆ نمونەکە هۆرمۆنەکە کەم بوو لە لەش لێدانی دڵی ڕەنگە کەم ببێتەوە، کەسەکە خەواڵ دەبێت، سز دەبێت، ینی ڕەنگە فکرکردنەوەی باش نەبێت، شت لە بیر بکاتن، ڕەنگە جوولەی ڕێخۆڵی کەم بێت، تووشی قەبزی ببێتن، هەڵوەرینی قژ، ڕەنگە نینۆکی بشتێت، تووشی خەمۆکی دەبێ هەندێک جار یان خەوی تێک دەچێت. تەنانەت دەبێتە هۆی نەزۆچی لە ئافرەتان ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە نەتوانێت دووجیان ببێ یان ئەگە دووجیانیش ببێت ڕەنگە لە باری بچێت. ئەگە غودەی تەمبەڵ یاخود غودەی چالاک هەردووچیان وا دەکات. بەڵێ لە پیاویش ڕەنگە ببێتە هۆی نەزۆچی، ینی جوولەی سپێرمەکانی کەم دەکاتەوە. ئەگەر غودەکە تەمبەڵ بێ سزبی جوولەی سپێرمەکانیشی سز دەبیت. کاریگەری هەیە لەسەر لاوازی جنسی پیاو بۆ نمونە جگە لە بڵێن؟ بەڵێ ئەگەر بۆ ماوەیەکی درێژ غودەی تەمبەڵی هەبیتن و چارەی نەکات دەرمانی وەرنەگریتن بەڵێ کاریگەری هەیە. زۆر باش. دکتۆر هەر بنسبەت غودەی تەمبەڵ زۆر جار باس دەکرێت دەڵێن کەسێکە غودەی تەمبەڵی هەبێت وا دەکات بۆ نمونە کێشی زیاد بێ. پێم خۆش ئەوە بپرسم ینی ئەومان پێ بڵێ کە غودەی تەمبەڵ دەبێتە هۆی ئەوەی کە کێشی زیاد بێتن؟ غودەی تەمبەڵ کێشی مرۆڤ زیاد دەکا ئەگە دەرمان وەرنەگرێت دەرمانی غودەکەی
لە نێواندا بۆ 15 چیلۆی پێ زیاد دەبیت مەسەنا گەر کەسێک غدەی تەمبەڵی هەبیت و کێشیشی 140 چیلۆ بیت هەموو ئەو قەڵەویە بەهۆی غدەکە نییە یعنی 10 تا 15 چیلۆ هی غدەکەیە یعنی غدەی تەمبەڵ بەس دەبێتە هۆی زیادبوونی چێش نایکاتە قەڵەویەکی گەورە قەڵەویەکی زۆر ینی ئاساییە بۆ نموناگەر بە پێچوانە بوون کەسێکی قەڵەو بێت دووچاری غودە دەبێت یاخود پەیوەندی بەوە نییە وە کۆر کەسێکی ئاسایی ڕەنگە دووچاری پێ بەڵێ زۆر باش دکتۆرە غودە بۆ ماوەیە یاخود بەهۆی بڵێن کاریگەریەکیان کێشەیەکەوە تووشت دەبێت زیاتر بۆ ماوەی و جینات دەوری هەیە مەسەرەن دایکەکەیان باوکەکە هەیەی ڕەنگە بگوازرێتەوە بۆ کۆرپەلەکە بە تایبەتی دایک کە لە کاتی دووجیانی گەر غودەی تەمبەڵ بێت ڕەنگە منداڵەکەشی وا دەرچێت بەڵام 100% نا بەشێکیان وا دەردەچن بۆیە منداڵ کە لە دایک دەبێت تا لە زۆر وڵات وایە یەکسەر فەحسی غودەشی لە بۆ دەکەن تایبەتی گردایکەی کێشەی غودەی هەبووی لە کاتی دووجیانێکی چۆن لە دایک دەبێت فەحسی خوێنی دەکەن لە بۆ جۆری خوێنەکەی بڵەد گروپ ئەوش فەحسی غودەکەی لە بۆ دەکەم زان کێشەی غودەی لە بۆ دروست بووە یاننا و هەندێک جۆریش لە شێرپەنجەی غودە هەیە بۆ ماوەیە یعنی لە تەواوی عائیلەکە ڕەنگە هەبێت کەسێک شێرپەنجەی غودەی هەبێتن خوشکی و برای ئەوانش دەبی فەحسی بکەن شکرین بکەم بۆ زۆر باش دکتۆر غودەی تەمبەڵ باسمان کرد لە هەندێک لە بڵێن نیشانەکانە و با بڵێن جۆرەکانی با بڵێن جگە لە غودەی تەمبەڵ غودەی چالاکیشمانەیە ئێمە کامەی باوترە زیاتر غودەی تەمبەڵ باوترە یاخود چالاکە ئەگەر باسێکی چالاک کەشمان بۆ بکەین بەڵێ خۆی بەپێی ئەو نەخۆشانی ئەم بینیتم لە هەولێریا لە کوردستان غودەی تەمبەڵ زۆرە غودەی چالاکەکەش هەیە بەڵام زیاتر غودەی تەمبەڵ باوترە غودەی چالاک پێچوانەی غودەی تەمبەڵە غودەکە زیاد ئیش دەکا هۆرمۆنی زیاد دەردەداتن هەموو سیستمەکانی لەشی لەگەریوی زیاد ئیش دەکەن بۆرم لە لێدانی دڵی خێرا دەبیت جولەی ڕیخۆڵی خێرا دەبیتن ڕەنگە بێتە هۆی سوکچوون ڕەنگە بێتە هۆی عەسەبی بوون تووڕەبوون کەسەکە کۆندامی دەماریشی زیاد سیگناڵی لەوە دەچیتن کەسێکی تووڕەی لێ دەردەچیت هەست بە گەرمی دەکات لەشی گەرم دەبیتن چکە میتابۆلیزمی سەریع دەبی زۆر نیشانەی دیکەی لێ دیار دەکەن مەسەلەن لە ئافرەتان دەبێتە هۆی تێکچوونی سووڕی مانگانە یان لە بارچوونی منداڵ ئەو کێشانی دەبێت دکتۆر غودە لە ژناندا باوترە یاخود لە پیاواندا لە ژنان باوتر لەبەرچی پەیوەندی هەیە بە هۆرمۆنەوە و هەندێک هۆرمۆنی ئافرەتان کاریگەری هەیە لەسەر غوددا کە پیاو ئەو هۆرمۆنیان نییە یان کەمتریان هەیە زیاتر کاریگەری لەسەر هۆرمۆناتی ژنان بۆ نمونە کاتێک هۆرمۆنات تێک بچێت یاخود لایەنی دەرونیەکی زۆری هەبێت ئەو هۆرمۆنەی لە لەشی ئافرەت هەیە هەندێک زۆری هۆرمۆن هەیە لە لەشی ئافرەت هەیە لە پیاو نییە یا کەمترە ئەو هۆرمۆنانە کاریگەریان هەیە لەسەر ڕژێنی دەرەقی لەسەر غوددا و شتێکی تریشە هەندێک جار چاویان پێ تێک دەچی ئەوانی کە غودەی چالاکیان هەیە زۆرە نەخۆشەکەی پێ دەڵێن گرێڤس دیزیز چاویان ئەستور دەبێیان دێتە پێش هەندێک چاویان زەق دەبێتن ئەوەش یەکێکە لە هەموو جار نابی بڵێن ئەمە کاریگەری هەیە لەسەر زەختی چاو بۆ نمونە ئەگەری هەیە لەسەر غودەش بۆ نمونە یعنی غودەکە کاریگەری لەسەرکە بەڵێ لەسەر ئەستوربوونی باڵێن چاو بەمەسم بەڵێ چاوی دەکرێتەوە پێڵوانی لێک دەکرێتەوە سپێنەی چاوی لە خوارەوەندەی جار دیار دەبێت سپێنەکەی سوور دەبێتەوە چاوی تۆزێ دێتە پێش چاوی زەق دەبێت بە کوردیەکەی زۆر باشە دکتۆر هەردوو جۆرەکەت باس کرد پێم باشە یەکەم جار ئەوە بپرسم بڵێم لە هەردوو غودەباونە غودەی تەمبەڵ و چالاک کاریگەری بڵێن قەلەقی و سترێس و ئەمانە کاریگەر لەسەر هەردووکیان هەیە یاخود خۆی هەردوو جۆری نەخۆشەکەی غوددا هەم غودەی تەمبەڵ یان چالاک کاریگەر لەسەر کۆندامی دەمارێ کاریگەر لەسەر مێشکەیە غوددا تەمبەڵەکە وای لێ دەکات کەسەکە سز ببێ بیرکردنەوەی خاو ببێ شت لە بیر بکاتن و بێتاقەت و تەمبەڵ دەربکە غودەی چالاک وا دەکات کەسەکە ینی ئاکتیڤ و هەندێک جار تەنانەت عەسەبی دەبیت تووڕە دەبیتن یعنی زوو تووشی هەڵچوون دەبێت
زۆر باش دکتۆر هەندێک لە خواردن هەیە بوون منە دەڵێن ئەمە بوو خراپە بۆ غودە و یاخۆت ئەمە باشە پێم باشە هەندێک باسی خواردن بکەین ئەگەر بۆن منە چ خواردنێک دەتوانین بەکاربێنین یاخود ئەو پرسیارە گەلک زۆر دەکرێت و لە زۆر نەخۆشیش ئەو پرسیارە دەکرێتن بس خواردن نە ڕێگری دەکات لە دروستبوونی نەخۆشیەکانی غودە و نە چاکیشی دەکاتەوە کە توش بووی بەڵام هەندێک خواردن هەیە باشترە لێ دوور بکەویەوە کە تووشی نەخۆشیەکەی بووی مەسەرەن ئەوانەی کە غودەی تەمبەڵیان هەیە خواردنی کەلەم و قەرنابیت و بڕۆکلی خاس ئەوانە زۆر باش نییە بەکاری بین هەرچەند دەگەر بە کوڵایی بیت مشکلەی نییە زۆر ئەنزیمێکی تێدا مادەیەکی تێدایە کە دەکولێندرێت ئەو ئەنزیمە دەشکەیە زۆر کاریگەری نامینێت لەسەر غودەکە بەس وەکوتر باش نییە زۆر بەکاری بهێنی ئەوانەی کە غودەی سەریعیان هەیە غودەی چالاکیان هەیە باشتر ئەو مادانە بەکارنین یان ئەو خواردانە بەکارنین کە یۆدی تێدایە چکە زیاتر غودەکەی چالاک دەکات مەسەلەن ئەگە خەی بەکار بهێنی خەیەکە یۆدی تێدا نەبی باش خەی بێیۆد هەیە ئەو خێ لە ناو شیوی دەکەی دەکڵێ ئەوەش زۆر مشکلی نییە بەس کە بە زەڵاتێدا دەکە خەیەکە یۆدی تێدا نەبی باشە و گۆشت بە هەموو جۆرەکانیەوە باش نییە بیخواتن هەرچەندە مەمنوع نییە یعنی حەرام نابی لێی بەس دەبی کەمی بخوا مەسەلەن ڕوبعی جاران یان کەمتر جغارە دووکەڵی جغارە یانیگە بەخۆشی نەیچێشی بە تایبەتی لۆ غودەی چالاک ئەوانەی کە مشکلی چاویشان لە بۆ دروست بووە باش نییە ینی زیاتر ئەزیەتیان دەدات زۆر باشە دوکتۆر هەر بەرزبێت خواردن ئێمە زۆر جار پرسیاریوە دەکەین یان گوێمان لێ بۆ دەڵێن بەکارهێنانی قاپ پلاستیک یاخود بوتڵی ئاو کە پلاستیکە ئەمە دەبێتە هۆی ژەهراوی بوونی غودە من باشە بزانم ئەو بنەمای زانستی هەیە یاخۆت ئەمە تەنها ترسێکە بۆ دروست بووین بۆ هەمومان دروست دکتۆر جێگر ناوی قاپتی نا قاوەشم بەبیر هاتەوە قاوە و کافاین و چای و ئەوانە ئەوەش زۆر باش نییە بە تایبەتی لە ئەوانەی کە غودەی چالاکیان هەیە چکە لێداین دڵیان خێرا دەکات ئەوانش دەبی کەم بکرێنەوە هەموو خواردنەوە ڕەشەکان بیبسی کۆلا و چایە و قاوە و چکلێت ئەوانە دەبی کەم بکرێنە ئەجە پرسیارەکەی جەنابەت کە باسی قاپی پلاستیکی و ئەوانە دەکەی کاریگەری هەیە لەسەر غودە بەڵێ بەس ئەوە نییە مەسەلەن تو جارێک دوجار بەکارت هینا بڵێ ئەوە تا غودەکەم تێک دەچیان بۆ شێوێ نییە یعنی بەردەوام بەکاری بهێنی مثلا هەیە لە شوێنێکیش دەکا شەریکە کە جێیەکە دایمەن ئەو پلاستیکانە بەکاردەین ئەو زۆر باش نییە بە تایبەتی ئەو بتڵانەی ئاوی ئەگەر لە ژێر تیشکی ڕۆژ بەجێی بهێلی ئەوەشیان کاریگەری دەبیت هیچ مادەیەک هەیە بۆ منە بێتەوەی ئەوەی کە غودەکە ژەهراوی بێت یاخۆ غودەکە زیاتر بێ زۆر مادەی تێدایە زۆر مادە تێدایە لەگەڵ پلاستیکەکە وای لێ دەکات کە غودەکەی سست ببێ زیاتر بەرەو ئەوی دەبات غودەکەی سست بکە مەسەرەن مادەی فتالەیت هەیە یان زۆر هەیە زۆر مادە هەیە ینی کاریگەری هەیە لەسەر غودەکەی کاتە دکتۆر ئێمە بە شێوەیەکی گشتی بەکارنێتن یاخود کەمتر بەکار بێتن ئەو بابەتە پلاستیکانی کە باست کرد وەکو بتڵی ئاوە یاخود بۆ نمونەوە قاپی پلاستیکە ئەمە زۆر ترسی هەبوو لەسەری لە لای خەڵک بۆ نمونە زۆر جار پرسیار دەکەن دەرنامە دەبێتە هۆی ژەهراوی بوون باشترە کەمتر بەکار بێ یان بەکارنێت یعنی ئەگە بەکاریش بێ یعنی شوشە باشترە ستیل باشترە کاریگەری نییە لەسەر غودە بەس ئەتوو بەردەوام هەموو ڕۆژێ پلاستیکی بەکار بهێنی تەنانەت ئەو قاپە پلاستیکیانە کە هەنە خواردنی تێدابیت ئەمە هەر زۆر خراپترە کە بە مایکرۆیڤ خواردنەکەی گەرم کەوت لەناو ئەو پلاستیکی ئەوەش کاریگەری زیاتر دەبی لەسەر غودەکەی زۆر باشە دکتۆر باسی هەردوو جۆرەکانمان کرد بەس پێم خۆشە بڵێن هەندێک باس لە چارەسەرەکان بکەین هەندێک با چارەسەرت باس کرد وەکو خواردن و هەندێک بابەت باس کرد باس پێم باشە چارەسەری ترمان بدەیت بۆ نمونە چ چارەسەرێکی بۆ خوددا تەنها بەکارهێنانی حەبە یاخود بۆ نمونە چ چارەسەرێکی تر هەیە کە بتوانین کەمێک دوور بین لە غوددا خۆی بۆ غودەی تەمبەڵ باوترینیان نەخۆشیەکەی پێدەڵێن هاشیمۆتۆس ئەو هاشیمۆتۆزە نەخۆشەکەی کە غودەکەی سز دەبێت تەمبەڵ دەبێت چارەسەرەکەی تەنها حەبە غودەکەی هۆرمۆنی دروست ناکە ئەو حەبە کە دەیخوا هەمان ئەو هۆرمۆنەیە کە غودە دروستی دەکە ئەوە بەردام دەی بەکاری بهێنێت درێژخەیە
ئەوەی ترکە غودەی سەریع یا غودەی چالاکە بە شێوەیەکی گشتی سێ جۆر چارەسەری هەیە. چارەسەرێکیان بە دەرمانە، چارەسەرێکیان بە یۆدی تیشک دەر، چارەسەری کۆتاییشی بە نەشتەرگەریە ئەمەلیات. ئەمە دواتر دێنە سەر نەشتەر. بەڵێ دەرمانەکە ساڵێک 2 ساڵ بەکاری دەهێنێ، یانی ئەگەر چاک نەبوو دەڕۆی لۆ فتوەکانی دی، مەسەلەن یۆدی تیشک دەر هەیە بە ڕێگای حەب کەپسول یان شڕوو بە دەیخواتەوە تیشک دەدا لە ژێرێ، تیشکی لە غودەکەی دەدا، غودەکەی وشک دەکا. اینجا نەشتەرگەریمان هەیە، نەشتەرگەریش بە چەند جۆرێک دەکرێن. دکتۆر کەسی کە غودەی هەبێت بڵێن درێژخایەنە یا خۆت بۆ نمونە ئەگەری هەیە بۆ نمونە غودەکە نەمێنێ بە عیلاج یاخود بە هەر شتێکی تر بۆ نمونە خواردن. بەشێکیان درێژخایەن دەمێنێتەوە، بەشێکشیان بە دەرمان چاک دەبن. شەرط نییە هەموو ئەوەی کە غودەی هەبیتن جاروای غودەکەی بەس ئیلتیهابێکی هەیە، هەوکردنێکی هەیە، چۆن شوێنێک ئیلتیهاب دەکا لە جستەمان دوای خۆی بە دەرمانیان ئاوا چاک دەبێتەوە. غودەش ئەوەی هەیە، یعنی هەندێکیان هەیە بە دەرمان چاک دەبنەوە، هەندێکیشیان دەمینێتەوە درێژخایەن. پێرەوە کاتێککە پشکین بۆ نەخۆشێک دەکەن بن و نەزیاتر پشت بە بڵێن پشکنینی خوێن دەبەستن یا خۆت سۆنەری مل با بڵێن کامەی زیاتر پشت بێ دەبەستنەوە خۆمە سێشتا پێکەوە لێکیان دەدەین خوێندنەوەی لە بۆ دەکەین. مەسەلەن نیشانەکانی نەخۆشەکە کە دێت ینی لە چ گلەیی هەیە، مەسەن دەرێ دکتۆر لەشم گەرم دەبیان لێدانی دڵم سەری هەز بە لێدانی دڵم دەکەم ڕم بە ڕم بیدێتن یان عەسەبی بوومە ئەو ماوەیە، ئەوە نیشانەکان. پشکنینی خوێنی لە بۆ دەکەین، تەوان پێشتر بە خۆشمان فەحسی دەکەین، فەحسی غودەکە و ئەوانە فەحسی سەریری، دوای پشکنینی خوێنی لە بۆ دەکەین. ئەگە پێویستکە سۆنەریشی لە بۆ دەکرێت، ئەوان هەموو بێکەوە لەک دەدرێتەوە و دەستنیشانی نەخۆشەکەی دەکرێت. زۆر باشە دکتۆر. دکتۆر ئێستا بڵێن ئەگەر نەخۆشی غودەی هەبێت لە چ کاتێکدا پێویستی بە نەشتەرگەریە ئەگەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانی کە بە دەرمان چارەسەر نەبوو، زیاتر کە ئەگە باسی غودە سەریعەکەی پێین غودەی چالاک، ئەوانە کە بە دەرمان چارەسەر نەبوو یان بە دەرمان باش بووە و دووبارەوەی لێ هاتەوە، یان هەندێک جار غودەکەی زۆر گەورە دەبیتن پاڵپەستۆ دەخاتە سەر بۆڕی خواردن بۆڕی هەناسەی، یانی خواردنی بە زەحمەت قوت دەدا، یان غودەی چالک نەخۆشی گرێویس لەگەڵ گرێ بەیەکەوە هەبن، ئەوانە ئەمەلیات هەندێک جاریش نەخۆشەکە دەڕی شێوازێکی ناشرینی دایتە ملم گەورەیە نامەوێت لەسەر دەرمانی بمێنێم و ملیشم ئەوها ئەو گرێ پێوی و دیار بیت نەشتەرگەری دەکات. دکتۆر زیاتر بڵێن غودەی تەمبەڵ ئێوە شتێکی بۆ ئەنجامدان یاخود چالاک کامی زیاتر باوە لای غودەی چالاک زیاتر لەبەر چالاک زیاتر باوە لە برەوەی کە گری هەیە بۆ نمونە یاخود نا دەرمانی زۆر پێویستە لە بۆ کۆنتڕۆلکردنی و زۆر بەشان یعنی بەلای کەمی نیوەیان 150 و 160یان پاشەوەی کە بە دەرمان چاک بوونەوە ماوەک دەرمای ڕادێک دووبارەوەیان لێ دێتەوە، لێ ئەوانە زیاتر بەرەو نەشتەرگەری دەڕۆین. بەس غودەی تەمبەڵ کە نەشتەرگەریشت لە بۆکرێت و حەبەکەی هەردەبی بخوا، یعنی ئێستا غودەکەی ئیش ناکە ئەگە گچکەبی لە جێی خۆی مشکلە نییە، بەس ئەگەر گەورەبی یان گری دروستکردبی یان زەختی کردتە سەر بۆڕی هەناسەی ئەو وەختە لای دەبێت. بەڵام دکتۆر شتێکتری شەیە زۆر نەخۆش هەیە کاتێککە دەوێ نەشتەرگەری ئەنجام بدات ترسی لەوە هەیە بۆ نمونە دەنگی نەمێنێت، یعنی بۆ نمونە هەترسیە دەڵێت نەکات دەنگم نەمێنێ یان دەنگ ینی سایلێن دوی ئەمە تا چەند ڕاستە یاخود چۆن لەو ترسە دەربچین؟ ڕاست خۆی زۆربەی نەخۆشەکان بزەوت ئەو پرسیارم لێ دەکەن کە دێن لە بۆ ئەمەلیاتی 1999 دەنجیان هیچی لێ نایە و باشتر وایە یعنی ئەو نەشتەرگەری غودەی لای ئەو دکتۆرە بکرێت کە زۆرترین نەشتەرگەری غودە دەکات، یعنی زۆر شارەزا بۆ لە ئیشەکەی 100 ڕەنگە دەنجیان تۆزە تێک بچی لەو 100کەش زۆربیان چاک دەبنەوە. ئەگەر هاتوو لە ناو نەشتەرگەریەکە ناو ئەمەلیات تۆ دەماری دەنگەکەت دیتەوە بە جوانی خاوێنت کردەوە غودەکەت لە سەری لابرد ئەتەن مشکلیان دروست نابیت. زۆر باش ینی بە شێوەی گشتی لێ نەترسین. سەلامەتە نەشتەرگەرێکی ورد و ئالۆزە بەڵام سەلامەتە، یعنی وردیەکە و ئالۆزەکەی لە بۆ دکتۆرەکەیە نەخۆشکە زۆر ینی پێی ئیزعاج نابی وەچی ئەمەلیاتی دیکە نییە، مەسەنەوەی کە ئەمەلیاتیشکی زگی دەکاتجی دەکرێتەوە ئەنا یا ئەمەلیات فەقەرات یا پشتی ڕەنگەت ماوەک ئەزیت پێ بخوا
بەزی غودەی نا ئالۆزی وردیەکە لە بۆ دکتۆرەکەیە زن نەخۆشەکە زۆر ئەزیێت پێنا. دکتۆر چ ڕێگەیەکی تر هەیە بۆ نمونە لەگەڵ نەشتەرگەری کە بۆ نمونە ئەمە باسمان کرد نەشتەرگەری چ ڕێگایەکی تر هەیە بۆ نمونە بەبێ نەشتەرگەری بێت یا خۆت ڕێگەیەکی تری نەشتەرگەریەکە بۆمان باسکەی؟ خۆی ڕێگایکی تری نەشتەرگەری ئەوەی ئێستا بە تەکنیکی نوێ کە دەیکەین بە برینی بچووک لە ملی نەشتەرگەری کە دەکەین بە 3 سانتیم تا 4 سانتیم. ڕێگایکی تر هەیە بە بێ برین بە نازووری ئەو نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەین لە ڕێگای دەمیاوە برینی لە ملی دیار نابیتن. و ڕێگایکی تریش هەیە نەشتەرگەری نییە مایکرۆوەیڤ یان تەرەدودی حراری پێ دەڵێن، ئەوان بە شێوازی دەرزێک دەچینە ناو گرێکە بۆ گەرمیە لێ دەدرێتن لە گرێکە وردە وردە گچکەی دەکاتەوە دەپوچێتەوە لەوانێ بە چەند جەلسەیەک ئەو بە بەنزی مۆزوعی دەکرێ و نەخۆشەکە بەهۆشە و ینی بە نەشتەرگەری حیساب نییە. یعنی بە نەشتەرگەری حساب نەوەی کە ئێستا نەشتەرگەری نییە نا بە تەرەدودی حرارە بە مایکرۆوەیڤە دەرجەکە دەچێتە ناوی لێ دەدا و بە چەند جەرسەکی گچکەی دەکاتەوە. هەتایە بۆ نمونە کاتێک کە غودەکەی نامێنێتن غودەکە دەمینێ غودەکە دەمینێ بەس گرێەکەی پێگچکە دەکەیەوە. باش باسی گرێت کە دکتۆر پێم باشە ئەوەش بزانین لە چ کاتێکدا گرێت دروست دەبێت لە غودەدا بۆ نمونە ماوەیەکی زۆر عیلاج نەکرێ یان چەوە کارێکی هەیە وا بکە؟ خۆی گەرماوەکی زۆر عیلاج نەکرێ هەندێک جار فسیۆلۆجی غودەکە تێک دەچیت درێژخایان واری دەکا گرێ دروست بکە، بەڵام هەندێک جاریش بەهۆی هەوکردن یا دروستبوونی کیس هەندێک جاریش هەیە جیناتی مرۆڤەکە خۆی وایە ینی سیفاتی غودەکەی وایە وای لێ کە گری دروست بکاتن و هەندێک جاریش سەبەبی دیار نییە. بەڵام خۆشبەختانە زۆربەی گرێەکانی غودە گرەی پاکن 1970 لە بۆنەوەتیان گرەی پاکن ترسی تێدا نییە. 10 لۆ 20 یا 15 گرەی شێرپەنجەی. دکتۆر جگە لە نەشتەرگەری گوتتە ڕێگای تر هەیە وەکو ئەوی تازەکە ئێستا باست کرد ترسمان هەبێت لە نەشتەرگەری چونکە هەندێک کەسێ ترسیە لە نەشتەرگەری بۆ نمونە دەڵێ من ناتوانم ئەنجام بدەم لە ترسیەوەی بۆ نمونە کە دەنگ منە منێکو باسمان کرد. هەر خاڵی دووەم بۆ نمونە کەسێک کە دەڵێ نەشتەرگەری دەکە ترسمێ لە بە دیارکردنی ئەو شوێنی بابلێن نەشتەرگەریەکە چۆن دوور بین لەو ترسا ئەگەر پێما بڵێ؟ خۆکو باسم کرد ئەگە ئەو دکتۆری ئیشەکەی لا دەکەی شارەزایەکی تەواوی هەبیتن زۆر ئیشی غودەی کردبیتن ئەو ماکانی دوای نەشتەرگەری کەمترە زۆر. مایکرۆوەیڤەکە یان تەرەدودی حراری ئەوە بەدیلەکە لە بۆ عملیاتی بەڵام بەدیلەکی 100% نییە ینی جێگرەوەیکی 100% نییە چکە بەو مایکرۆوەیڤە تو بەس گرێکی گچکە دەکەی ینی ناڕوە گرێکە دەمینێت بەڵام لە ملی دیار نابی. ئەو لە ئەو کەسانەیە مەسەلەن کە ناتانی بەنجام دەیە یان نێوێ عملیات کە دری نامێ عملیاتەکەی بکەم ترسی لە عملیاتی هەیە ئەوە جێگرەوەیەکی باشە ینی خراب نییە بەس بە شەرتێک دەبی ئەو گرەیە پاک بیت دەبی زەرعی لۆ کردوی بیدایەت دوو جاریش دەبێت دوو جار زەرعی لە بۆ بکرێت هەردوو جار گرێەکە پاک بی ئەو جدتانی بەوەی عیلاج بکەی وی لاگەر گرێەکە شێرپەنجە بیت بۆی نابی دەبی لای پێی ئیلا دەبی عملیاتی بۆ بکە. گرێ شێرپەنجەی چۆن بە دیار دەکەوێتە هەر لە ڕێگای پشکنینەوە یا خۆت ئەمەشان پەیوەندی هەیە بە ئەستوربوونی ملێەوە یان بە هەندێک نیشانەی هەیە لا ئێمە وەکو دکتۆر کە فەحسی دەکەین یعنی لە مێشک خۆمان دەرێن ئەوە هەوە ئەوە شێرپەنجەیە بەڵام لۆ ئەوی 100% دڵنیابی ئیلا دەبی زەرعی لە بۆ بکەی بەس خەڵکیش نەترسی ئەوە کە ناردمانە بۆ زەرعی هەمووی ئەوە نییە ینی کە برێ ئەوە ئیلا شێرپەنجێ چەندە جار زەرعەکە لە بۆی بزانی چ نەخۆشیەکە چ جۆرێکی گرەیە و چ جۆرێک نەشتەرگەری لە بۆ بکە. زۆر باش زۆر آخر پرسیار لێ دەکەم جگە لە چارەسەری حەبوو با بڵێن نەشتەرگەری کەسێک ئەگەر غودەی هەبێت دەتوانێتن بۆ نمونە لە ڕێگەی چارەسەرێکی سروشتیەوە بۆ نمونە خواردن بێ یان هەر شتێکی تر بێ چارەسەری غودەکەی بکە یان بۆ نمونە هەیە کە چارەسەری غودەکەی بکە جگە لە حەبوو نەشتەرگەری؟ نەخیر نییە بە کورتی. زۆر باش دکتۆر چیت هەیە چیت ماوە من پرسیارێکتر ماوە ئەگەر ئامۆژگارێک بەجێ بڵێ بۆ ئەو کەسانێک کە غودەیان هەیە؟ وڵا زۆر جار نەخۆشی دەبینم وەختی دوو گیانی حەبی غودەی هەبووە تۆ لە خۆیەوە حەبەکەی ڕاگرتیە لۆ حەبد ڕاگرتیە بابە وڵات دکتۆرە من حەملم هەیە و ترسام و گۆتیان خراپە ئەو شتە زۆر
خراپە یان شتێکی باش نییە لە خۆی نابی دەرمانی ڕاگری بالعکس دەرمانی غودەی بە تایبەتی هی غودەی تەمبەڵ لە کاتی دووجیانی زۆربەی جار ئەمە زیادیشی دەکەی نەگڕای چکە ئەو کۆر پێ نازجی داچی بەو هۆرمۆنی غودەی گەشێ دەکا مێشکی و ئێسکی و ماسولکەی یعنی زۆر پێویستە لە بۆ کۆرپەلەکەی زۆر باش بەڵێ. زۆر سپاس کە لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێش بینەرە هاتنە کۆتایی ئەڵلقەکەمان تا ئەڵلقەیەکی تر و بابەتێکی تر بەساغ